ئێمە هەموو کاتێ دژی ئەوەین کە ئارامی و یا ئاسایشی هەرێمی کوردستانمان هەڕەشەی لەسەر بێ بۆ بە تایبەتی و هێرشانەی کە کراونەتە سەر خاکی هەرێمی کوردستان لەلایەن تورکیا و ئێرانەوە ئێمە تا سەر ئێسقان دژی بووینەوە هەروها یاداشتی خۆمان ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان کردووە و ناڕەزایەتیمان دەربڕی و سەبارەت بەوانەوە ئەوتومانە ئەبێ سەرجەم حزبەکان کۆک بن لەسەر ئەمە لەسەر ئاستی باڵا کۆ ببنەوە و بڕیارێکی سریع بن لەسەر ئەو بابەتە و دژی ئەو هێرشانە بۆستنەوە کە کراوەتە سەر هەرێمی کوردستان. گومانەوە دژی گەلی کورد و پێم من ڕێی خۆم وایە کە ئەوانە بە بەرنامە ئیش لەسەر ئەوە ئەکەن کە لە کۆنەوە ئەمە ڕەنگیاوەتەوە لە ناخی تاک بە تاکی تورک و عەجەم و فارس و ئەوانەیە کە ئەوان بڕیاریان ناوە کە هەر دژی کوردن و دژی زمانی کوردین ئەوان هەر نەک لەسەر تێکشکاندنی خاکی هەرێم و تێکشکاندنی کوردەکەن بەڵکو کار لەسەر کولتور و زمانی شەکەن هەتا تەنانەت لە شاشەکانی ڕاگەیاندنەوە لە ئەفلامەکان و لە سەرجەم سێکتەرەکانی بڵێن بەشی ڕاگەیاندن و ئەوانەشەوە کار لەسەر تێکشکاندنی زمانی کورد و کللتوری کورد و هەروەها خاکی کوردستانەکە ئانوساتی یەکڕیزی گەلی کورد پێویستە و ئێستا لە هەموو کات زیاتر پێویستمان بە یەکڕیزیە کە لایەنە کوردیەکان لایەنە سیاسیەکان هاو هەڵوێست بن و کۆبوونەوەی بەپەلە ئەنجام بدەن و هەوڵی ئەوە بن کە کوردستان سەقامگیر و ئارامی و ئاسایشی بپارێزن و یەکڕیز بن و کار بکەن بۆ یەکڕیزی هەم لە ئاستی ئیقلیمی ئاستی هەرێم هەم لە بەغا یەکڕیز و یەکدەنگ بن هەموو کاتێک لە هەموو کارێک گرنگترە کە یەکڕیز بن.